شەشمانگی یەکەمی ساڵی 2022 ژمارەی کارەساتی سروشتی گەورە و مامناوەند لە تەواوی جیهان ڕووی داوە کە زیانی دەیان ملیار دۆلاریان بە وڵاتان گەیاندووە. بەشی هەرە زۆری کارەساتە سروشتیەکان پەیوەستن بە گۆڕانکاریەکانی ژینگە و کەشوهەوا لە جیهاندا و بەشێکیان پەیوەستن بە هۆکاری مرۆیی و پیشەسازیەوە. کارەساتەکانیش خۆیان لە ئەگەرکەوتنەوەی بەرفراوان و زەمین لەرزە و گەردەلوول و زریان و لافاودا دەبیننەوە. کارەساتەکان جۆری کارەساتی گەورە و لاوەکیان تێدایە. کۆمپانیایەکی دەستەبەری سویسری بە ناوی سویس ڕێیلا خەمڵاندنێکدا ڕایگەاندووە جیهان لە نیوە یەکەمی ساڵی 2022دا بەهۆی کارەساتە سروشتیەکانەوە 72 ملیار دۆلار زیانی ئابووری بەرکەوتووە. مارتن بۆرتۆک بەرپرسی دەستەبەری کارەساتە سروشتیەکان لە کۆمپانیا سویسڕیەکە دەڵێت کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لە ڕووداوە توندەکانی کەشوهەوادا دەردەکەوێت وەکو لافاوە بێوێنەکانی ئوستڕالیا و باشووری ئەفریقیا. ئەمەش لە کاتێکدا سەرەڕای زیانی ئابووری گەورەتر بەهۆی کارەساتە سروشتیەکان لە هەمان ماوەی ساڵی ڕابردوو کە گەیشتووەتە 91 ملیار دۆلار. بەڵام کۆمپانیا دەستەبەریە سویسڕیەکە ماژەی بە زیادبوونی بەردەوامی کاریگەری کارەساتە لاوەکیەکان کردووە کە زیانی زۆریان بەدواوە بووە، لەوانەش لافا و زریانە زستانە یەکانی ئەوروپا لە مانگی شوبات و زریان و شەپۆلەکانی سەرما لە فەڕەنسا. باپەی زانێرەکانی کۆمپانیەکە کۆی زیانەکانی کارەساتی سروشتی کە کارەساتە مرۆڤکردەکانی شوەکو و ڕووداوی پیشەسازی لە خۆ دەگرێت لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا بە بەهای 75 ملیار دۆلار بووە، لە کاتێکدا لە نیوەی یەکەمی ساڵی ڕابردوو 95 ملیار دۆلار بووە. ئەم زیانانەش کە کۆمپانیەکانی دەستەبەری بژاردویانە بۆ زیان لێکەوتوان گەیشتووەتە 38 ملیار دۆلار بۆ ئەم ساڵ، لە کاتێکدا ساڵی ڕابردوو 48 ملیار دۆلار بووە. کۆمپانیەکە ماژەی بۆ کردووە کە شلۆقی کارەساتە لاوەکیەکان وەکو لافا و زریانەکان با بەراورد بە کارەساتە گەورەکانی وەکو بوومەلەرزە و زریان لە سەرانسەری جیهاندا لە زیادبووندان. جیرۆم جان هایگڵ سەرۆکەی گەورە ئابووری ناسان لە کۆمپانیای دەستەبەری سویسری لە بەیاننامەیەکدا ڕایگەیاند گۆڕانی کەشوهەوایەکە لە مەترسیە گەورەکان کە ڕوبەڕووی کۆمەڵگە و ئابووری جیهان دەبێتەوە، بەڵام هۆشداریدا لەوەی کە لە سەدا 75 زیان ئابووریەکان کە بەهۆی کارەساتی سروشتیەوە ڕوودەدەن دەستەبەری کۆمەڵاتی کۆمپانیەکان نەیانگرێتەوە. ناوبراوە ماژەی با پێویستی دروستکردنی هاوبەشیە کردووە لە نێوان کارتەکانی ژینگە و کۆمپانیەکانی دەستەبەری کۆمەڵاتی با مەبەستی دامەزراندنی پەیکەربەندیەک کە ڕێگە بە دەستەبەرکردنێکی باشتر بدات لە ڕوبەڕووبوونەوەی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا. گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە زۆرێکن کە لە هەندێک شوێن وشکە ساڵی زۆر زیادی کردووە، بەڵام هەندێک وڵات لە چلەی هاویندا بەدەست بارانبارینی زۆر و لافاوە گرفتار بوون. با جۆرێک وڵاتێکی وەکو ئێران لە کۆی 31 پارێزگای لە ماوەی 2 هەفتەدا 24 پارێزگای لافاو گرتوویەتەوە و زیاتر لە 100 کەس ژیانیان لەدەستداوە و بێسەر و شوێن بوون، جگەلەوەی زیانی گەورەی مادی کە بەرکەرتی کشت و کاڵ و دەیان هەزارێکەی نیشتەجێبوون و ئۆتۆمبیل گەیشتوون.